دیکتاتور اردوغان باکر باشی روشهات یک آماج و یک خبر بۆ پێشکەشکردنی وتاری تاپگەری ئازادی کوردستان ئێستاش لەسەر ناوی نوێنەری کنگرێستان ڕەوان نەریمان با بفەرمێ بۆ پێشکەشکردنی وتاری هاتنا هەموو gelek Kurd el verke kombuni sırav dike u sırav xacî ji Kandîl ra û ji Şengalê ra û ji Rojava ra ji hemî gelek Kurd de dişînin va êrişe ku Erdogan pêk tîne em dibêjin de hedefa xwe hene ey de armanca xwe hene armanca yekem ew danistandinê ku li ew danistandinê ku li Rojava çêdibin di navberî nûnerê Kurd de ew dixwaze têk bîne bi vî tiştî êriş dike ji ber ku gelek Kurd jî hinek her hinek bibêjin QDP pêşgerî dide vir ji hevdî biqetîne hinek dibêjin Kandîl pêşgerî dide vir ji ber ku wana ji hevdî biqetînin hedefê duyemîn jî ji ber ku Erdogan di hindir de tengah biye gelê raterîn wa hemû katek leser sehna bûye şorişî kirdiwe raterînan kirdiwe davakarîm wekû jinekî Kurd wekû gelî Kurd eweyeke kobûno bo îdana û şermezarkirdinî dewletî faşîstî Tirkiye ke bi şêwazekî herêna mirovane xakî pîrozî Kurdistan pêşend dikat gelî ême qir dikat hêrişekanî xwe berfiravan kirdiwe eyewêt bi şêwazekî herêna mirovane xak û nîştimanman dagîr kat mixabin xeyalî dijminan xawe gelî Kurd be yeketî û be yekrîzî û be yekgirtûyan xeyalî ewan xaw dekinewe بردوانکردنی کوردستانی باشوور بەشێکە لە سیاسەتی شەڕەنخوازی ئۆردوغان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و باکووری ئەفریقا شەوی 14 لەسەر 15 حوزەیران دیسانەوە فڕۆکە جەنگیەکانی تورکیا شاڵاوێکی دڕندانەیان دژ بە کۆمەڵێک ناوچەی کوردستانی باشوور بەرپا کرد لەوانە شەنگال و چیای قەندیل و کەمپی مەخمور وەک بەردەوامبوونێکی سیاسەتێکی شەڕانخوازانە کە تەنها لە باشووردا بەرپای ناکا بەڵکو لە ڕۆژئاوا و لە سووریادا بە دزێوترین شێواز ئەنجامی دەدا بە جۆرێک کار بۆ ئەنجامدانی گۆڕانکاری دیمۆگرافی دەکات وەگەوەی لە شاری عەفریندا ڕوویداوە و ئەو ناوچانەی بە بەکرێگیرا و تەنیوێتی و ئێستاش بەلێشاو ئەو چەکدارانەی ئێرە و داعش بۆ لیبیا دەگوازێتەوە کامە شەڕەشەیەکی مەترسیدارە لە ئاشتی و ئاسایشی دەریای ناوەڕاست و ئاسایشی فەڕەنسا و ئیتاڵیا و یۆنان و قوبرس داگیرکەری تورک بەردەوامە لە هێرش و داگیرکاری سەر باشووری کوردستان بۆیە هەرکێکی ئەخلاقی هەر ئینسانێکە کە لە بەرامبەرە و داگیرکاریە و لە بەرامبەرە و هێرشانەی کە دەکرێتە سەر خاکی کوردستان هەڵوێستی هەبێت چونکە ئەو جۆرە هەڵوێستانە هیچ پەیوەندی بە ئینتیما حزبی و هاوڵاتیەوە نییە پەیوەندی بەلایەنێکی سیاسی دیاریکراوەوە نییە ئەوڕۆ هێزە دەسەڵاتدارەکان لە پێناو بەرژەوەندی ئابووری خۆیان لە پێناو بەرژەوەندیانەی کە هەیەە لەگەڵ داگیرکەرانی کوردستان بێدەنگن لە بەرامبەر ئەتەکردنی چۆن بێدەنگن لە بەرامبەر ئەتەکردنی خاک و سنووری باشووری کوردستان بەڵکو خۆشیان کەرامەت و ویژدانی هاوڵاتی ئینسانی کوردیان خستۆتە ژێر بەرپرسیارەوە ئەو نەهامەتی و ئەو بێموچەیی و ئەو بێخزمەتگوزاری و ئەو دڵەڕاوچێ و ئەو بارودۆخەی ئێستای لە باشووری کوردستان هەیە پەیوەندی بەو سیاسەت و بەو نۆکەرایەتیەوە هەیە کە بۆ داگیرکەرانی کوردستانی دەکەن بۆیە هەڵوێست لە بەرامبەر داگیرکەرانی کوردستان هەڵوێستە لە بەرامبەر ئەو نائەدالەتی و ئەو بێژیانیە کە ئەمڕۆ لە باشووری کوردستان هەیە هەرچی هەمومانە بە هەموو لایەنەکان بە هەموو چین و توێژەکان بە هەموو پێکاتەکانی باشووری کوردستان کە لە بەرامبەر هێرش و پەلاماری دەوڵەتی داگیرکەری تورک هەڵوێستمان هەبێت و لەوە زیاتر بە ئێمەی ناکەن ئەمڕۆ عێراق بۆ خۆی لە بارودۆخێکی ئابووری و سیاسی و ناسەقامگیری گشتیدایە باشووری کوردستان لە دۆخێکی بەو شێوەدایە
لە کاتێکی وادا کە دەوڵەتی داگیرکەری تورک لە بەرامبەر هەموو ئەو کێشانەی ناوخۆی بێچارە بووە، لە ناوخۆیدا پارچە پارچە بووە، بەڵام بەهۆی ئەوەی ناکۆچی لە باشووری کوردستان هەیە، بەهۆی ئەوەی ئالۆزی لە عێراق هەیە، بەهۆی ئەوەی کە ناکۆچی لە نێوان نەک هەر هێزە دەسەڵاتدارەکانی باشووری کوردستان، ناکۆچیان لە نێوان هاوڵاتیانیشدا دروست کردووە.